ئێمە ئەمڕۆ لە شاری بێرمیگام لە ناوچەی سمەتێک هاتووینەتە لای خاتوونێکی دەزڕەنگین کە هەستاوە بەکردنەوەی خواردنگەیەکی کوردەواری بۆ پێشکەشکردنی نانی بەیانی بەو برا بەڕێزانە بەو خانەوادە ئازیزانەی کە لە شاری بێرمیگام و چواردەوریدا ئەنیشن. ئێمە ئەمڕۆ هاتوین سەردانی ئەم خاتونە بکەین بۆ ئەوەی کە پیشانی بین ئەم خواردنە خۆشانەی کە لە کوردستان زۆرترین خواردنەکان هەیە لێرە دەست ناکەوێ و بتوانین نانێکی بەیانی بەیەکەوە لەگەڵ هاوڕێ ئازیزەکانمان یاخود لەگەڵ خانەوادە بەڕێزەکانمانە بەیەکەوە بیخۆین چێژێکی تایبەتی لێوەربگرین. ڕۆژانی جیاوازە، خواردنەکانی بە پێی ڕۆژ ئەگۆڕدرێ، ڕۆژانی یەکشەممە سەر و پێ و ئەو خواردنە کوردەواریانی کە زۆر زەحمەتە بۆ ئەو برا بەڕێزانەی کە تەنهان لەم وڵاتە دەست بکەوێ لە لای ئەم خاتونە بەڕێزە پێشکەشەکرێ. ئێمە ئەمڕۆ ئەچینە لای ئەم خاتونە بەڕێزە و پیشانتانە دەین دەزڕەنگینی کە کەسێک بتوانێت پشت بەخۆی ببەستێت و لەگەڵ کوڕە بەڕێزەکەیە خواردنەگایەکی ئاوا کوردەواری بکاتەوە کە زۆرترین خواردنەکانی بەیانی وەکو کوردی، تورکی، عەرەبی و ئینگلیزی پێشکەش ئەکات بێجگە لە هەموو ئەو خواردنانەی کە جیاوازن لە خواردنگەکانە وەکو کوبۆ و شفتە و زۆرین شتەکانی کە بەڕاستی زۆر زەحمەتە بۆ ئەو کەسانی کە بتوانن بەتاقتەنیا بژیان یاخود نا ئەسەن هەموو خانەوادەکان ئەتوانن ئیستیفادەی لێ بکەن. ئەم خاتونە ئەتوانێ بۆنە و ئاهەنگە جیاوازەکان خواردنتان بۆ ئامادە بکە بە پێی خواست و داواکردنی خۆتان. ئەم دوکانە بچکۆلەی کە ئەم خاتونە کردوێتیەوە پێم وابێت جێگەیەکی جیاوازی هەیە، جێگەی دەستیان جیاوازە بێت لەم شوێنەیە. دڵنیام ئەم شوێنە شوێنێکە بێ کە ئێوە بە دڵتانە بێ ئەتوانن بێن خواردنەکان تاقی بکەنەوە وە کەشێکی جیاواز وەربگرن لەگەڵ خانەوادەکانتانە. ئەم شوێنە تایبەتە بە خواردنی کوردەواری و بەتایبەت خواردنی بەیانی، بەڵام خاتونە ئەتوانێت کە ئەم شوێنە بۆ بۆنەی جیاوازیش بەکاربێنێ وەکو ڕۆژی لەدایک بوون، حەفەلاتی بچکۆلە کە ئەتوانین ئێرە بەکاربهێنن. سپاستان دەکەم، خۆشحاڵە بین ئەگەر سەردانمان بکەن لە شاری بێرمیگام.